ئەیزان خۆی گەشا پێدەن پێمەی هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقڕا دروشم و ڕەمزە ئیقڕا دروشم و ڕەمزە. بەڕێزان ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز سەرۆکی زانکۆ پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید با بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ئامادەبوانی ڕێوڕەسمی شەشەمین خولی دەرچوانی زانکۆ، ئازیزان قوتابیان و خوێندکاران، سەرەتا خۆشحاڵم بە ناوی خۆم و بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی ئازیز بکەم کە بە توانای خۆتان و بە هاوکاری کەسوکاتان و مامۆستایانی دڵسۆز و سەرجەم ستافی زانکۆ توانیوتانە کە سوپاس بۆ خوا بگەنە ئەم ڕۆژە و 4 ساڵی زانکۆتان بە سەرکەوتووی تەواو کرد. ئامادەبوانی بەڕێز، ئاشکرایە لای هەمووان کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ماوەی 9 ساڵی تەمەنیدا توانیوێتی هەنگاوی زانستی گەورە بنێت. ئەوەش بەهۆی لە بەرچاوگرتنی پێوەرە زانستیەکان و پابەندبوونی زانکۆ بەسەر جەم ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لەلایەک و لەلایەکی تریشەوە جێبەجێکردنی سەرجەم ڕێنوویەکانی بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی کە هەمیشە پاڵپشتی مادی و معنەوی زانکۆ بووە و هاندەرێکی تەواوی بەرەو پێشچوونی پرۆسەی خوێندن و داهێنان بۆ لە زانکۆدا. بۆیە بە ناوی هەمووانەوە سوپاس و ڕێزمان بۆ جەنابی دووپات دەکەینەوە. بەڕێزان، لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی هەرێمی کوردستان ئەنجام درا و لەو هەردوو ساڵشدا زانکۆی گەشەپێدانی مرۆیی پلەی یەکەمی لەسەر ئاستی زانکۆکانی هەرێم بەدەستێنا. ئەمەش سەر ڕای پلەی یەکەمی کە لەسەر ئاستی زانکۆ تایبەتەکانی عێراق ئەم ساڵ بەدەستێنا کە لەلایەن دەستگای ئۆبەمەتریس کە تایبەتە بە ڕیزبەندی زانکۆکان ئەنجام درا. هەموو ئەمانش بەهۆی ئەو هەوڵە چڕوپڕە زانستیە کە ستافی سەرۆکایەتی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی ئازیز گرتویانەتە بەر. لە ڕاستیدا گەیشتن بە پلەی یەکەم لەسەر ئاستی زانکۆکانی هەرێم کارێکی ئاسان نەبوو. بەڵام ئەو ئامادەیە زانستی هەمووان وای کرد بگەینە ئەو ئاستە. ئێستاش پاراستنی ئەو پلەی یەکەمێ بۆ ئەم ساڵ و ساڵانی داهاتوو ئامانجی سەرەکی زانکۆمانە. لە هەمان کاتدا لە چەندین ڕیزبەندی جیهانیدا ئاستی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەردەوام لە بەرەو پێشچووندایە. ئەمەش کارێکی هیوابەخشە، دڵنیاش بن لەم بوارەدا بەردەوام هەوڵی زیاتر دەدەین. ئازیزان دەرچوانی خولی شەشەمی زانکۆ، خۆشحاڵین لەم بۆنەیەدا پێتان ڕابگەین کە زانکۆکەتان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی عێراقی فیدراڵ دانی پێدانراوە و بەوەش خوێندکاران و قوتابیانمان لەسەر ئاستی جیهان بەبێ هیچ گرفتێک دەتوانن درێژە بە خوێندنی خۆیان بدەن. دەرچوانی خۆشەویست، مژدەی ئەوەتان دەدەینێ کە زانکۆکەتان ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستانی وەرگرتووە بۆ کردنەوەی خوێندنی ماستەر بۆ ساڵی خوێندنی 2017-2018. ئەمەش هەلێکی گرنگە بۆ ئێوەی دەرچوانی ئەم ساڵ و دەرچوانی ساڵانی پێشوو، هەروەها دەرچوانی زانکۆکانی تر تا بەهۆیەوە درێژە بە خوێندنی باڵا بدەن. بەڕێزان، لە کۆتاییدا هیوادارم کە پێی پسپۆڕەکانی خۆتان بتوانن خزمەت بە کوردستانی ئازیزمان بکەن و دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆ. ئەی زانکۆی گەشە پێدەن